سڵاوتان لێبێ ئەزیزان لە بەنامەی ئەمڕۆمان قسە لەسەر تەوەریەکەین ئەویش ئەو خواردانەی کە ئێمە بەکارێنین ئایا ئەو خواردانە لەبەر تێرکردنی جەستە و پێویستیاتی جەستە بەکارێنین یاخود تەنها بۆ تاموچێژ و لەزەت زیاتر بەکارێنین ئایا خواردنەکانمان تەندروستن خواردنی ئێستا بە بەراورد بە جاران ئایا جیاوازی چییە بۆچی ئێستا زۆربەی خەڵک بەدەست نەخۆشیەوە ناڵێن ئایا کاریگەریم خواردانە یاخود کاریگەری تری هەیە مە هاوڵاتیانە دوێنین ئەوش لەگەڵمان بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خواردن تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدەمەکان هیچی بە کەڵک نایەت خواردنەکانە لە زەدی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتا ئێوارە برسی نابوو بەڵام ئێستا نانەخۆینی و ڕۆگەیتەوە ماڵەوە دەبێ نام بخۆیتەوە ساڵان مریشکی لێنا مانگی جارێک لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت تێگەر حەوگە ڕێکبۆ نیە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامینە برنجە وەکو جاران نیە فاسۆلیای وەکو جارانی ئەیتر گۆشتە وەکو جارانێ مریشکەکەی هەر وەکو جارانی کەسانی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژ دەبێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو ئەو خواردانە ئێمە بەکارێنین بۆ خواردن بەڕای تۆ تەندروستە وەڵی دێ بڵین 160 تەندروستە و 140 تەندروست نییە بەهۆی ئەوەی کە هەڵدەگیرێن و دەمێننەوە و بە تایبەتی خواردنی لە فەخانە و مەتعەمەکان یعنی سەعینین تۆ وەکو خۆت کاتێک کە خواردنە خۆی بۆی خۆی جەستت پێویستی بە خواردنە و برسیتە یاخود نەخێت بۆ تاموچێژ و لەزەت ئەی خۆی یان بەام خەڵک کامیان اختیارەکەن کامیان هەڵە بژێت خەڵکەکە برسیەتی بۆ تاموچێژ نەماوە ئەنی خواردنی خۆش نەماوە خواردنە کوردیەکان کەم بوون بەڕاستی ئێستاوانەی ئێستا پێت وایە ئەو لەزەتەی جارانیان نەماوە کوردیەکان ناوەڵە خواردنەکانە لە زەدی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتا ئێوارە برسی نابوو بەڵام ئێستا نانەخۆینی و ڕۆگەیتەوە ماڵەوە دەبێ نام بخۆیتەوە خواردنەکان تامیان خۆشەی ئێستش تۆ بڵێ هەر هۆکاریم خواردانە هەمووی هۆکاری ئەم خواردانەیە بەهۆی ئەم دەرمانانە تێکە تەکەن لە خواردنەکانە و هیچ قەناعەتێکی پێ ناکەێت تەنانەت ئەو 5 دقەیە کە دەدەم ئەڕاتە خوارەوە تەواو تۆ تا چەند چێژ لە خواردنەکانی ئیسا بینی بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خواردن تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدەمەکان هیچی بە کەڵک نایەت وەڵی ئێستا لە بازاڕی مریشی شەوی دەبینین کە بە 3 ڕۆژ گەرمی دەکەنەوە لە پێشدا دەرن سوێن بەخوایت هەر تامی نییە وشکە دڵی ئاشعازری لەزەت لە خواردنەکانی ماڵ خۆتان زیاتر وەرەگری تاوەکوی مەتعەمەکان بەڵێ زیاتر زۆر لەبەرەوەی لە ماڵە خۆم دەچم مریشی بە زندوی دەکرین سەری دەبڕین بە خاوێنی چا دەکرێت بە خاوێنی دەیخۆین لەخوای بەزاری زۆر ماڵی خۆمان خۆشترە لای بازاڕی بە تامترە باشە بەعام خواردنەکانی ئێمە تەندروستن ئەوەی کای خوێن بەکارێنی بەخوای لە 180 تەندروست نییە لەبەرەوەی سەحەت تۆزێکی هەما لە بەلای گەڕانەوە هیوادارم زیاتر بگەڕێن تونند و تۆڵ بن زیاتر بەسەر خواردنەکاندا بەسەر چێشتخانەکاندا ڕایگرن لە کۆی و خواردانەی کە بەکارێنین ئێمە تا چەند بۆ پێویستیاتی جەستەمانە و تا چەندیش بۆ تاموچێژ و لەزەت ئێمە بەکارێن ئەنی بۆ نمونە ئێستا ئەڵێن ئەگەر بۆ پێویستیاتی جەستەی خۆمان بێ ئەگەر بۆ پێویستی جەستە خۆمان بێ ئەبێ ئەوەندە بخۆین تر خەڵەو نەبین بەڵام زۆر کەسە بینین بەعنی هەمومان قەڵەوین ورگمان زۆر شۆڕ بۆتەوە ئەمە ئەوە نییە زیادە ڕەویکی زۆر لە خواردناکەین بەڵێ زۆر ئەگەر بێت و بە توانای خۆت خۆی تێنەپەڕی هەندە خەڵەو نابی بەڵام ماشەڵڵای ئێمەدا دەنیشتین سەر بۆ هێمریش کەشی بخۆین غەڵەتە
دائما واب خۆی کە برسیبی بەلای برسیاتیدا بمێنیەوە. خواردنانەی بەعام بەکارێنین چ خواردنێک ئێمە زیاتر بەکارێنین زیاتر مریشک و بابەتی گۆشت و ئەمانە زیاتر بەکارێن ئایا ئەو خواردانە تەندروستن بۆ لاشەیە؟ وڵی بڵم چی وەکو سوودیشی هەبێ سوودی خۆی هەیە بەس ئێمە ساڵان مریشکە لێنە مانگی جارێ لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت ئەگەر حەوگە ڕێک بۆ نییە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە چکە تۆ شتەکە هەم هەرزانیش بووە ئیسفادێشی لێ ناکرێت لە ڕووی تەندروستیەوە هەست بۆ شتێک ناک هەست بە لەزەتەکەی ناکەینی مریشکەکە خۆ مریشێک شتێکی زۆر باشە بەڕای من لە گۆشەکەش باشترە لەزەتە پەیوەندی بەوە هەیە کە ئەو گوتۆوت پرۆتین و مادەی زیانبەخشی بە مریشکە درێت یاخود هەر ئەوەیە شتەکە زۆر بوو و لەزەتی نەماوە بێ ڕاستە وشە شتەکە ئێستا دەستکاری ئەکرێت نازانم وەکو سروشتی بوو ئێستا نازانم ئەڵەن ڕۆنی مەچینەی سیاری ئێنێ ئێستا بە مریشک بۆیە قەڵەوە بێت و خرپنە بێ بە کوردەکەی ینی لەزەتی لێ نابین هەمووی ئێساش حەجمیەکی شەخۆی هەمووی شیماویە هیچی وەکو ئەوسانەما نەک تەماتێ نەخێرە هیچ شتێک تامی نەما هەمووی شیماویە وەستا ئەو گۆشت و خواردەمانیانی ئێستا بەکارێنین بە بەراورد بە جاران تا چەند ئەوانەی ئێستا تەندروستترن لەوەی جاران ئایا ئەوانەی جاران تەندروست بوو ئەوانەی ئێستا وڵی بە نسبەت ئێستاوە بڵین جاران هەرەو حیوانەیە طبیعی بەزۆک و پاڵ تەمی دروشتیەوە ئێستا زیاتر سەحات سەرپەرشتی وەزعەکەکە ینی کوشتارگە هەیە جاران بۆ نمونە کابرا لە حیوانی سەرەبڕی یا کەوابخانەکان لە بەردەم دوکانی خۆیانە احتیاجی حیوانیان سەرەبڕی ئێستاوە نییە ینی وەکو قوتەمیزی ئێستا زیاتر تیمان دێ بە پاڵکوتەمیزی خەڵکانی کە دێنە لای تۆ بە ناخواردن و خۆشت و خەڵک بەعام جگەل لە دەرەوە مەدامەکەش ئێمە خواردن یان خەڵک بەعام خواردن لەبەرەوە خوارد برسیەتی و جستەی پێویستی پێێت یاخود نەخێر تەنها تەرکیزی لەسەرەوەی تام و چێژ و لەزەتێکی زیاتر لە خواردن وڵی احتیاجی وەکو تام و لەزەت ئەگینە ئێستا بۆ جەنابی نەپەرێکەوە بخۆی بە 12,000 بۆچی خۆی نەپەرێک کەبابلەوەی کەباب خۆشترە ئەلیاش بۆنە دوکرێ لە بەقیما خۆی بە 3,000 تێرە خۆی وەکو تێر خواردنەکە بەڵام ئەمە یەتەوەکو جەنابەکڵی وەکو تام و چێژەکەی ینی زیاتر یانی بۆ نمونە ئێستا تۆگری لێ ئاوارەکە 2 کیلۆ نار بە 1000 نار لەو لاش کیلۆ نار بە 500 نارە بۆ ئەمەیان چاکەیان خراپە ئەوەی ئێستا بینین خەڵک زۆربەی قەڵەو بووە ڕەنگە هەندێکیشی تووشی نەخۆشی بوو بێ بۆ نێو قەڵەویەوە ئەوە زیادە ڕەویکردن نەبووە لە خواردن یعنی زیاد لە حەدی خۆی خواردنەکەیان تام و چێژەکە نەیتوانێت کۆنتترۆلی خۆی بکاتام بۆ تام و چێ زیادە ڕەوی کردە لە خواردن ئێستا بەرەو زعیفی ڕۆن لە پاریکەمیان پێ خەیرانەوە خەڵک زعیف بووە جارانێ بات کابرا چوارکەبابیێکوارە تاکەبابێکەخوا ئالێ ئێستا بەرەو زعیفی ڕوام بەڵام جای وەجار کونیەکە خۆی کابرا وات جسمی هەڵکەوتەوە لەوانەیە شتێکی سووکیش بوار قەڵەو بێ بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خوارد تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدعەمەکان هیچی بەکەڵک نایەت خواردنەکانە لە زەتی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتا ئێوارە برسین نابوو بەڵام ئێستا نانەخۆینی و ڕۆگەیتەوە ماڵە دەبێ نام بخۆیتەوە ساڵان مریشکە لێنە مانگی جارێ لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت ئەگەر حەوگە ڕێک بۆ نییە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامی نییە برنجە وەکو جاران نییە فاسۆلیای وەکو جارانی ئەیتر گۆشتە وەکو جارانێ مریشکەکەی هەر وەکو جارانی ئێسامی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژ دەبێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو. تەنها لەبەرەوەی کات بۆ جەستێتی بۆ وزەکەی خۆتی نەک بە تام و چێژە جناسە هەچ خواردنێکە خۆی تامی نییە برنجە وەکو جاران نییە فاسۆلیای وەکو جارانی ئەیتر گۆشتە وەکو جارانێ مریشکەکەی هەر وەکو جارانی هەرچەوە سروشتینی نەمشتانەوە بەرەشتینی هەمووی مادی کیمیاییە ئانی تۆ سیرەکەی کابرات بەیتێکی گەورەی هەیە لە مای 10 ڕۆژ 15 ڕۆژات نییە تەماتە و
خاروشتی بۆت پێگەین ئەگەر لە بەرجەستە بێ جەستە تا ڕادەیەک پێویستی بە وزەیە کە خواردە خۆی وزە وەرەگریت بەڵام ئەبینی خەڵک ئێستا زیادە ڕەویەکە لە خواردنە زۆربەی قەڵەو بووە زۆربەی ورگی شۆڕ بووە ئەمە زیادە ڕەویکردن نییە ئەنی ئەم تاموچێژە وای نەکردووە تۆ ئینسانەکان ئەم مرۆڤەکان بە ئەم زیادە ڕەوی بکەن لە خوارد وڵی خۆ مەسەلەوە نییە ساکابرا هیوایەت پیشات لە ماڵەوە دانیشێ بە ئیسراحەتی خۆی نانەخوا نانەکەی خوارێکسە لە سەرێخەوە جوڵەی نییە وەرزشمان نەماوە بۆی ئەومالێت خەڵک وەرزشی نیە ئەنی کەم کەسێ وەرزشکە ئەمە ڕۆژانە خۆم لێرە هیلاگە مەز حەجیشم نییە وەرزشکە مەز مەجالم نییە خواردنەکانی ئێستا بەڕای تۆ لەگەڵ ئەوەی جارانە فەرقیان وڵی خواردن لە هەست کات و لە هەر سەردەمێکا بێت خواردن با بڵێن هەر خواردنە بەڵام ئێستا بڵین بە کۆی عامی خەڵک یعنی هەنێک خواردنی ڕۆژانە گوێ نایە بە باشی و خراپە گوێ نایە بە خواردنەکان ینی ئینسان ئەگەر پرۆگرامێکی خواردن بۆ خۆی داڕێژێت زۆر زۆر باشە لەگەڵیشا وەرزش بکەیت باشە پێت وایە ئێستا ئێمە بەعام خواردن لەبەر پێویستیاتی جەستەمانە خۆین بۆی وزەمان پێ بدرێ خودت تەنها بۆ ئەوەیە تاموچێژ و لەزەتی لێوە طبعاً باشی خواردنەکە جۆری خواردنەکە لە هەموو شتێک گرنگترە بۆ ئینسان نەک تام و لەزەت هەموو شتە تام ئێستا شەکر با بڵێن شیرینە بەڵام زۆر ئینسان زەرەومەندەکە زۆر ئینسان بە ئاکارێکی خراپە بە یعنی تەسەورکە یەک کەوتشک لە شەکر 6 ساعت مەناعی لەژ نایەڵێت ئەمە شتێکی خراپە بەڵام کوردی خۆشمان بەعام بەکارێنێت ڕۆژانە مەتامەکانی شەکەن ئەو کەسانی کە هێنە لاتان داوای خواردنەکەن خواردنی سادە داواکەن یا خودت تەنها ینی زۆربەی جار داوای کەباب و مریشک و ئەو خواردانەی کە لەزەتیان زیاترە کامیان زیاتر داوە وڵا بەتەکید کەباب و گۆشت و با بڵێن مریشک زیاتر ئەڕوات لەزەتی زیاتری لێ بۆ لەزەتی زیاترەکە بەڵام خۆی لە ئەسڵا خواردنێکی تەندروست وەرزشکردن لەگەڵ یا پرۆگرامێکی ڕۆژانە هەفتانە با بڵین بۆ ئینسان زۆر لە پێش ئەوەیە کە تام و لەزەت لە خواردنەکە ببینی فەرقەکەی ئەوەیە جاران برنجی کوردی خۆماڵی بوو ڕۆنی کوردی بوو هەموو میوەهاتەکان کە ئەکرڕا خەڵکو بڵێن بۆ مەطعەم ئەوەی پێویستە وەکو بامێ و فاسۆلیا ئەمانە هیچی بە مەوادی کیمیایی بەخێو ناکرا وەکو مریشک و گۆشت هیچی مەوادی تێ ناکرا بۆی زوو گەورە ببێ مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژە بێ بە مریشک لە بەرەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو ئەوەی ئێستا سروشتی نییە هەمووی مەوادی کیمیایی زوو بۆ زیادە کیمیایی نییە ئەو مادانەیە کە عالەمیە و دروستیەکەن ئێستا مەسەلەن ئەگەر هەموو عالەمی احتیماتات سەر مریشکی خۆماڵی بۆی دەست نایە دروست ناکرێت یا هەموو عالەم خوباتە سەر برنجی خۆماڵی هەر دروست نابێت لەبەر ئەوە لە تایلەند معمەلیان کردوێتەوە برنج دروستەکەن مەسەلەن لە سین دروستیان کردووە لە زۆر وڵات هەیە ئەیکەن وەکو بیستومانە برنج دروست دەکەن وڵا خواردنی ئێستا هیچی بەعامل نایە ئەی هەمووی بە کیمیایی پەروەردەکرێ و باشە ئەو خەڵکە ئێستا بینی لە نەخۆشخانەکانە پەیوەندی بەوە هەیە خواردنەکانمان سروشتی نین ئێستا موادی کیمیایی هەمووی موادی کیمیاییە بە میوەتەوە بە گۆشتەوە بە مریشکتەوە هەمووی کیمیاویە جاران هەمووی سێحی بوو کەس نەخۆش ناکەوت باشە جاران خەڵکە خواردنیە خوارد بۆ ئەو بوو برسی بوو بۆی لاشەی پێویستی و بەوزەیە و بتوانێت ینی ئیشەکانی ڕۆژانەی بەڕێ بکە بەڵام ئێستا زیادە ڕەوی زۆر لە خواردن هەیە زۆر کەسە بینین خەڵەو بووە ورگی شۆڕ بووە ئەمە بۆچی وای لاتوێت ئەمەیان برنجی نازم سەناعیە چییە دروستیەکەن هیچی سەڵتوشی تەواو نییە ئەم جیلەی ئەمە کەمترم برنجی کوردی و سروشتەکانمان خواردووە جیاوازی هەیە لەگەڵ برنجەکانی ئێستا و برنجە کوردی چۆن جیاوازی نییە هەردوو ئاسمانی فەرق لەگە خواردنی جاران کاتێک ئێمە کە خواردنە خۆین ئۆتۆماتیکی لە جەستەمانە هەرسە بێ خواردنەکان هەموو شتی تەڵە بن و دابەشە بن بەسەر هەموو شوێنەکانی لەشمانە لە ڕێگەی خوێنەوە بەشێکی بێتە وزە بەشێکی بێتە ئەو پرۆتینانەی کە پێویستە بەشێکی بێتە ڤیتامین واتەکە لە میوەکانەوە دەستمانەکەوێ بەڵام لێرە کێشەکە ئەوەیە ئێمە لەبەرەوەی وەرزشمان نییە جوڵەمان زۆر کەم بۆتەوە ئەو خواردانە بەشێکی ئەبنە هۆی زیان بۆ لەشمان بۆیە باشترە هەمیشە لە وەرزشا بین لە جوڵەیە بین یاخود هیچ نەبێ لە هەفتەیەکە چەند کاتژمێرێک بۆ وەرزشدا بنین بۆ ئەوی
جەستەمان بە تەندروستی بمێنێتەوە. ئێمە لەسەر خواردن زیاتر هاوڵاتیانە دوێنی بزانین چیمان پێڵێن ئێوەش بینەرما بن. بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خواردن تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدعەمەکان هیچی بەکەڵک نایەت. خواردنەکانە لە زەدی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتای ئێوارە برسین نابوو. بەڵام ئێستا نانەخۆینی ئۆڕۆگەیتەوە ماڵەوە برسی دەبێ نام خۆیتەوە. ساڵان مریشکە لێنە مانگی جارێ لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت ئەگەر حەوگە ڕێک بۆ نییە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامی نییە برنجە وەکو جاران نییە فاسۆلیای وەکو جاران نیە ئەیتر گۆشتە وەکو جاران نیە مریشکەکەی هەر وەکو جاران نیە. ئێسامی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە. مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژەوێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو. وەڵایە کەوتوتەوە سەر کەسەکە خۆی من ئێستا بینین خەڵک زیادە ڕەوی زۆر لە خواردنەکە هەمووی قەڵەو بووە زۆربەی نەخۆشخانەکان پڕن لە نەخۆش ئەمە پەیوەندی بۆ نی خواردنەکانی ئێستامان تەندروست نین خواردنەکانی ئێستامان سەحی نین هەمووی موادی کیمیاییە بەڕەڵا پەیوەندی بەوانەوە هەیە فەهەیە خواردن ئینەگا بە سەرفی ناغاتەوە عیلە ئینا سەرفی ناغاتەوە وەرزشمان نەماوە یەوەیە شمان نەماوە هیەوەیە ئێستا من تۆ بینم تۆ جسمێکی جوان دێ هانی قەڵەو نیت خواردنت چۆن ئایا خواردن زۆرە خۆیت و ژوڵەت هەیە لەگەڵی یاخود نەخێر خواردنەکەت کەم کردوتەوە ڕای کەمم کردوتەوە بە پێی پێویست دەی خۆم باس ئیتر جوڵەشەکەی نەوەڵاواتش ناکەم باید لێرەوە بەڵێ خواردنەکانی ئێستامان بەراورد بە جاران فەرقی چیە؟ وەڵای فەرقەکە زۆر زۆرە زیاد لە حەد فەرقی هەیە لەبەرەوەی خواردنی جاران تاموچێژێکی تایبەتی خۆی هەبوو ئێمە نمونەمانەیە لەسەر ئەوە کە بەگەڕێکی خۆمانە ڕۆشتین فلان ماڵ بۆنی برنجەکەی ڕۆژە ڕۆیە گەڕۆی یا بۆنی چاکەی بەیانیان ئەو گەڕەکەمی زانی ترە و ماڵە چاکەیان پێگەیشت و هەستاون لەخەو هەر بە بۆنی چاکەیانە تاموچێژی جاران ئێستاوا نییە بۆنی نییە نا ئێسامی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە ڕەویژەکە لە خواردنەکە دەڕەویە کات و بەزەی بە مایدەی خۆیان نایەتەوە یعنی جاران خەڵکیێک نانێکی توجاریە خوارد ێستا سێرەکەی بە سێنان شتێر ناخۆ وەکو خواردنەکە زۆرە خوار ڕاضەش ناکە ینی فەرقەکە زۆر زۆرە بۆ نمونە ئێستا لە بازاڕ سەیرەکەی تەماتە 4 عەربانەدانراوە دانێشیان 2 کیلۆ بە 1000 دانێشیان کیلۆی بە 750 دانێشیان کیلۆی بە 500 هەر تەماتەشە بۆ ئەمە لەو باشترە ئەو لەو باشترە ئەمە جۆرەکانی ئەوە زۆر بوون ناتوانین جۆرەکانی ئەوە زۆر بوون ناتوانین تۆ تهدیدی دانێ بکەی بڵێ ئەمەیان باشە من خۆ ماڵم بژاردووە بە دەستی خۆ ماڵم بژاردوو بردومەتە ماڵ و توانە بەخێر نەیتەوە خۆ ماڵم بژاردووە توماس ئەوانەی سەرەوە جوان بۆوانەی کە هەمی بۆ گەن و تەپی بووە باسیەوەت کرد و جاران خەڵک ئەژوڵا ینی یان کۆڵێن ئۆتۆمبیلۆمانە کەم بووە لە بینی شارەکانە هەر بە پێ هاتوو شوشیان کردووە بۆ سیحەتیان باش بووە خواردنەکەشیان خواردنی سروشتی بوو ئێستا هەردوو هۆکارەکە نەماون ینی خواردنی تەندروست نەماوە وەرزشیش نەماوە کاکە ئێستا فەرق زۆر زۆرە ئێستا سیرەکەی تەکنەلۆژیا وای لە خەڵک کردووە هەموو شتێکی بیچۆتەوە هەموو شتێکی بیچۆتەوە جاران ئێمە سیر دەکرد لە گەڕەکی خۆتانە مەجموعەیە ماڵ هەبوو کەرەوز و کەوەریان لە بەدرگای خۆیان ناکرد پیازیان نەکرد یەک تاموچێژی هەبوو قەد و تاموچێژە نبینی تۆ جارێککە هیچ کێوەکو جاران نەماوە لە وڵاتەیە نەقەزێ خواردنەکە عەتف و خۆشەویستیش نەماوە لێبوردەیش نەماوە هەموو شتێ شیرازی تێک چووە ئەزانی چۆنە هۆکارەکان زۆرن
هیچ لە هەر هۆکارە ڕیسەکان کە پێشتر برادری پێش من ئاماژی پێە یەکەم تام و لەزەت و چێژە لەوانەیە هەر ئەو خواردە بێ کە جاران کراویسا خواردنەکە جوانترە ئەمە ئایا ئەم جیلی ئیستا بە تایبەتی ڕێزمەیە بۆ ژنکاڵە نیوەی کۆمە و دایکی نیوەکەی تریشە ئەمە جیلی ئیستامان بەڕاستیەکەی ئەوە نەی ناوی جۆری کەمالیات و شتەکانی ناو بازارە زانم بڕوا ناکەم لە ماڵەوە بزانانی ئاڵزە دەچەوە زەنجەرفیل ئەمانە کامەیە ئەمە یەکێکە لە هۆکارەکانەمە تۆ بتێوە نەتەوێت پێت وایە ژنەکانی ئێستن خواردنەکانیان بۆ کووانی جاران خۆش نیە ژنی جاران لەزەتی لە ناو خواردنەکانی زیاتر بوو زیاتر گرنگی بە خواردنەکەیە ئیساشی لەگەڵای بژینی ئیستا خەڵکی دەرەوە عشایرەکە نییە ئەو خواردن و شێوە دروستکردنێک کە دروستیەکە زۆر لە مامۆسای زاکۆکانی ئیسا ئێرە بە تامتر و بەلەزەترە بۆ چونکە لەوانەیە ئەو ئافرەتایان ئەو خوشکای ئەو کچەکەوی شاکە بە عشقەوە خواردنەکەی خۆی دروستکات باشە زۆر زەحمەتە کامانەی ئیسا ناتوانم لەوانەیە ئەگەر ئەمە مقابلەیەکی تەلەڤیزۆنیان کەناڵەکەتان لەوانەیە زۆری نییە دوای قسەکان کۆمەڵێ وشەی ناشین بەکاربێنن ئەمە بە دڵنیاییەوە ژنی ئیستا ئەمجی لە تازەی خواردنەکەشیان ناشرین کردو نەک جوان ئەژنە هەرو خواردنەیە هەرو تام و بەرامەتەیە هەرو خواردنە بۆ کە جاران هاتووگەی سا چاکتریشە جاران لە بەرچنەیەکایی هێنا 10 سعات 12 سعات لە مەنتیقی شارباژەڕۆی نایە سلێمانی ئێساوەتا لە ماڵەکەی خۆیان لە باقی خۆیان دروستێکە و تامین نییە کاک خالی بە بەراورد بە جاران خواردنەکانی ئێستاتان دروستن وڵی بڵێ وەکو جاران نەوەڵە بۆیە ئێستا خەڵک تووشی شەکرە بووە تووشی زەخت بووە نەوەڵا وەکو جاران نەوەڵا تەندروست نییە بەێتە من خۆم کرێکاریم کردووە لە حەزم لە ئەو شتێک کە بۆیان داناوم حەزم لی بووە من خۆم هیوایەتێ بووە خواردومە تۆ تۆزێک قەڵەوی وایە ئەم قەڵەوێتی ئەوەیە خواردن زۆرە خۆی یاخود وەرزش خواردنم کەمە خۆم ئەو نەناخۆم ئەو لای ئەو کابرایە دانیشتم دووشیشی بۆ داناوم بە نانێک و خواردم بەزی تر هەر ویراسی ناڵێەوە قەڵەو وەرزەکە هیچ ئارەوەڵا لەگەم مناڵەکان ماچین بۆ من ماڵم لە دەرەوەیە لە لادێم لە مەتیقەی لای زەرجۆز و 120م ئەیتە مەتیقەکەمان تیاتی ئاچینە سەرەوە لەگە کوڕێکی خەپەشی پشکۆلانەمەیە 10 ساڵە هەروەکو خۆم خەپەیە کاک خالی ئێستا خەڵک خواردن بۆ پێویستیات و وزە ئەخوات بۆ لەشی یاخود نەخێت بۆ تام و چێژە ینی زیاتر ڕەویکردن لە خواردنانی ئێستا هەر کەسە و بەهینی خۆی هەر کەسە و بە ڕەغبەتی خۆی ئێستا بڵێ من حەزم لە نان و ماستە ئەم بەیانێ من نان و ماستم خواردن هیوایە نان و ماز ناخوا هیوایە چێش لە فێگە خوا گەنجی وان بینیوە هاتووە لە فێژی خواردە هەشە ئیتر تەبیعەتی دوو هێلکەی بردووە هەیە نەی بردووە خالی یەکێک لە هاوڕەکان و باسێ گورتی جارێکیان 12 سەبوونی خواردە شتیوا ڕاست وەڵای شتیوا نەبووە من بە حیاتی شتیواشتەوەجی بۆ سەحبەت و فشقیات و قسانەی کردبێ هێشتا 12 نیە تۆزدا بەخوا باوەڕ ناکەم دەستان خۆش بێ بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خواردن تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدەمەکان هیچی بەکەڵک نایەت خواردنەکانە لە زەتی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتا ئێوارە برسین نابوو بەڵام ئێستا نانەخۆینی ئەوڕۆگەیتەوە ماڵەوە دەبێ نام خۆیتەوە ساڵان مریشکە لێنە مانگی جارێ لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت تێگەر حەوگە ڕێک بۆ نیە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامینە برنجە وەکو جارانیە فاسۆلیای وەکو جارانیە ئەیتر گۆشتە وەکو جارانیە مریشەکەی هەر وەکو جارانی ئێستانی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە
مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژەوێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو. ژوشتیش ناکەین هەر بەس خواردنەکە خۆین و یەکسەر لەسەر خەوی ناوەڵ ئێستا بە تایبەتی بە ساخین بەس دەخۆین و دەنوین مساعدەی خۆمان ناکەین زوڵەمان نییە بەس یارمەتی مساعدەی خۆمان ناکەین حتا بتوانین دەخۆین دەنا غەڵەتیشین بە قەنەعات دەبێت دائیمەن کەوانانی بخۆی تۆزێک بەلایە برسیاتیدا بمێنیتەوە بۆی کەم کەم خۆی زوزوو بخۆی لە ڕووی دینیشەوە باشترە تێر نەخۆیتەوە کە بۆی سکە بەشێکی بۆ هەوا ئۆکسزیین بێنێت نەخێر بڵێ لە بەلایانی شەرحیشەوە دروست نییە توە بیخینچێنەوەدەی بخۆی مەزارێکی بمێنیتەوە. خواردنەکان بەڕاستی خواردنەکانی ئێستا هەمووی زۆری پرۆتینی زۆرە بۆیە خەڵکە زیاتر پێی قەڵەوە بێ یعنی ئێمە ساقی نەدومان کە زۆربەی جار تام و شتی خواردنە بینەوە زیاد لە عادەی بینەوە ئەوەندەی پرۆتین تێدایە زیاد لە حەد قەڵەو دەکە خۆت سیر دەکەی تێر نەخواردووە وەلو تێریشن نەخوارد پێی قەڵەو دەبیت خواردنی ماڵەوە زۆر سەویە زۆر خاوێنترە ینی داوا لەو خەڵکە دەکەم کە زۆر دڵنیان نەبی لە مەتعەمەکان لە فەقانەکان لە گەزەکان لە هەموو خواردنە شوێنە تایبەتەکان دڵنیان نەبی کە سەعیە نەیخوا ئەو خواردنانە ئێمە خۆین بۆ پێویستیاتی جەستەمانەی خۆین یاخود بۆ بەس بۆ ئەوەی خۆین لەزەت لە ئیشەکە بن لە خواردنەکە بن یەک خۆی میوە سروشتیەوە هەم ئیسفادەشی هەیە بۆ هەموو ئینسانێک بۆ ڤیتامین ئیسفادێکی زۆر باشەیە بەس ئیمڕۆ مالەسەف کە دەستکاری کراوە ئەمە وەش دووش وەکو خواردنە گۆشتەکانیشەوە حەزەکەی لەزەتێکی لێ ببینی وەکو حەزنیە خەڵکە ئەیخوا وەکو لەزەتێکی لێ ببینم ئیسفادەشی هەیە سە گۆشتی ماسی ئیسفادێکی زۆر باشێ کەچی باکسەوە خەڵک نایخوا خۆی لە دوورەکرێتەوە ئەویش دەستکاری کراوە ئێستا بینیم خەڵک زۆربەی قەڵەوە ئەم قەڵەوەی ئێوە نییە زیادەڕەوەیکی زۆر لە خواردنەکەین و لەگەڵەوەی وەرزشمان نییە هەر بە بەردەوامی یاخەوین خواردنە خۆن و ساوەرزشمان خۆی ڕاستە خەڵکیش ئەوسا نانیشێ خوارد و خواردنی باشیشە خوارد و هەروەکو ئێسا بەس ڕۆشنەکە هەبوو سیارەکە نەبوو ئەم هەموو ئامێرە نەبوو تۆ ئەچویت هەموو سلێمانی بەس پاڵاسمانە بوو کە خەڵکی ژەنە ڕووی تێناگەر ئێستا چ هەژمانگەێتەوە هەژ مەڵەکە هەمی مەسحەد و قادرمەی کارەباییە یعنی تۆ ڕۆشنمان نەماوە لە ڕووی تەندروستی خۆشمانەوە پیاسەش نەماوە نەک هەر جوڵە و ئیشکردنەوە هەر پیاسەکەش نەماوە هیچ بە هیچ شوێک هیچ پیاسێ نەماوە خوانەی بڕە لە خۆی گەورە بەزیابێ ئێستا کولی ماڵک ئەگەر دوو سیاریتیانە بێ یەک سیاری هەرتیا بێت ئەو هەموو کەس خەڵکە بینێسە زۆر بە ئاوا قەڵەو بووە هیەوە نیە زیادە ڕەویکی زۆر لە خواردنا بەکارێن ئێستایشان خۆمم هەم بەڕاستی 10 ساڵەمە پێشوانە بووم ئێستا نیە و خواردنیە کە ئەشی خۆم و بەخوا بڵێن تاقیشم کردەوە بژڕۆم و نەژڕۆم هەروکو خۆم وام بەس بەڕاستی ئیمڕۆ خۆی ڕاستەکە خواردنم خۆی بڕۆی لەسەری باشترە هەر هیچ نەبێت لە شوێنی خۆشەوە ئەگەر دوو سەمەتێکیش هەر بڕۆی تو بێت و هەر بۆ سیحەتی خۆ باشەوە خواردنە ئەزم کەی جاران ڕەنگە تۆ تەجروبەت لە ئێمە زیاتریش بێ خەڵکمانە بینی زۆر قەڵەو نەبوو ینی یا زعیف یان جەستەیەکی احتیادیە بوو بەس ئێستا وانە زۆربەی زۆری وەرگی شۆڕ بۆتەوە خۆی بۆ نونە لە گرانیەکەی کابرا برنجێکی خوارد کەس نییە خۆی ئەی لە ناچاریە خوارد ئێستا کام برنجە بۆ نوێشازەوە خوا بۆ پاری پێ بوو ینی ئێستا بڵێن تۆزەوە گەڕاوەت ینی تۆ بۆ نونە سەیرەکەی تەلەڤیزیۆن ئێستا بەس دیعای خواردنە وانە واتە لە نجارە دیعای خواردنیە کرد ئەمە مەطعەما کرێتەوە بۆ شێوەیە ئاوایەوە ماسی بە هەموو شێوەیەکە خوریێوایەوان ئێمە لێ بۆن مریشماندانە و مریشکی برژە و ڕۆژێکا دەمریشک نافرۆشرا ئەو خواردانەی لە بازارڕ وەکو دوکانەکەی دو سەرجەم دوکانی خواردەمەنەکان ئەمانە تەندروستنیا و خواردانی کە لە ماڵەوە خۆمان دروستەکان خۆتان لە ماڵەوە بۆ خۆتانی دروستەکە شخصەکە خۆی هیوایە لە ماڵەوە بیست پۆخڵە کابرا لە ماڵە پاک و تەمیز بێ بۆ من خواردنێکی خۆشەخوا جاروێ بۆ منە کابرا دەستی فەوزاکرێ یەک جارێ شواتەوە ماڵی وایە شووا کە ڕێشوێتەوە بە خوێشی شواتەوە ئەنە کەوتێتە شخصەکە خۆی پاک و تەمیز بێ پاک و تەمیز نەبێ وانی ئێستا ئێمە خۆمان کە بابچین بۆ منە گۆشتێنی دوێ جوانش پاک کراوە اینجا ماڵەسین هەچی مۆلیەکەینەوە چقەکان لەکەین خراپ بەزی واژ لەوانی گوێنێ هاتێ ئەنیمە کەوتێتە شخصەکە خۆی کە پاک و تەمیز بێ پاک و تەمیز نەبێ پێت وایە خواردنەکانی ئێستا لەگەڵی جارانە فەرقی زۆرە بۆیە وای لات چۆن فەرقی نییە ئالا بڕۆ فەرقی کێزانمە هەر خۆم باخۆمێ فەلاحە دەکەم تەماتۆ شتەکەمانە لەگەڵی بازار ئەرستا ئاسمانی فەرقیە ئانا خیاری گوردیەکەیت ئەرستا ئاسمان فەرقی هەموو شتەکان تاموچێشی خۆی فەرقی ئێستا و خیار و تەماتەی ئێستا لەگەڵ جارانە فەرق چۆن سەگە من بۆ خۆمێکم بۆ ماڵی خۆمێکم وادی کیمیایی هەنا چەنەها شتێ بەگاری نیان مەرا بە سروشتی خۆی پێگا بۆ بازارەکەوانە بۆ بازار وانە کابرا تۆسێگەی بۆ بازار ڕێگا تەماتاگە لە مای 520 ڕۆژەت نییە تەماتە بەرهەمەیەن یان خیار یان ئەو باینجان وشتەی بەرهەمەهێنێ زووی خاتە بازارەوە یان مریشکە هەمی بە دەرزی پێگەێنێ
ئەمە نابێتە هۆی نەخۆشی بۆ جەستەی ئێمە چۆن نابێتە نەخۆش خانەکان دایمە پڕن نەخۆشخانەکان کە هەمووی خەڵک نەخۆشە کابراست ئەوەی خستخانەی یوە پڕن لە نەخۆش 15 ڕۆژ لەمەوە پێش لە خستخانەی یوە زانیارێک هەموو خۆم خزمێکی خۆم لێ مرد وتی لە ماوەی یە هەفتە دوو نەخۆش لە خستخانەی یوە مردو ئێمە ڕێژێکی زۆر لە ماوەی هەفتەکانی حسابە لە ڕۆژێکا 10 نەفەر بە نەخۆشی جاران زۆر بەکەمەمان 20 کەسێک تووشی سەرەتان ببێت ئێستاوانی کابرایان وەختی خۆی خەڵکە بۆ لێ کابرا لە پڕ ئەمری خۆی کوردۆ مردووتیانە مردووە ساکابرا ناسانی لە پڕ وڵات جەڵدەی لیاوە یان دەماری دڵی ژیرە یان نەخۆشی گورچی لێ هەیە ئازارێکی تری هەیە ئەنوان نەخۆشی پێیاوە بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خوارد تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدعەمەکان هیچی بە کەڵک نایەت خواردنەکانە لە زەدی جارانیان نەماوە جاران هاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتای ئێوارە برسین نابوو بەڵام ئێستا نانەخۆینی ڕۆگەیتەوە ماڵەوە دەبێ نام خۆیتەوە ساڵان مریشکە لێنە مانگی جارێ لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت ئەگەر حەوگە ڕێک بۆ نییە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامی نیە برنجە وەکو جاران نیە فاسۆلیای وەکو جارانە ئەیتر گۆشتە وەکو جارانێ مریشەکەی هەر وەکو جارانی ئێستانی شیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژ دەبێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو. ئێستا بۆچی زۆربەی خەڵک قەڵەوە زۆربەی کەسە بینی ورگی شۆڕ بۆتەوە یان نەخۆشخانەکانی ئێستا بە بەراورد بە جاران زۆر خەڵکی زیاترسی ئەمە پەیوەندی بە خواردنەکانمانەوە نیە پەیوەندی بە خواردنیشەوە هەیە بەڵام بە کورد بەعام ینی ڕاستچەپی خۆی نازانێت ئەگە وەرزش کات بۆ خۆی باشترە ئەگەر بۆن منە گوێنە بە لەزەت و پارێزی بکات لە زۆر شت ئەوە هەر باشترە ئێستا ئەگەر ئینسان هەفتە یەک ڕۆژ تەرخانکە 2-3 ساعت بۆ وەرزش ئەوە زۆر باشترە ئەگەر خواردنەکەش تەندروست بێ بەڵام وەرسی لەگەڵانەکەی هەر تووشی و نەخۆشیانە بێ هەر قەڵەبی بەڵێ بە تاکیدی ئەگەر تۆ وەرزشی لەگەڵانەکەی هیچ سوودێکی نییە با بڵێ من هەتا ئێوارە خواردنێکی مناسبە خۆم زۆر خۆری ناکەم زیاخۆری ناکەم چوری ناخۆم سوێری ناخۆم بەڵام کە وەرزشی لەگەڵانەکەی هیچ سوودی نییە جاران ئێوارەی جومعە و جومعە برنج لێ ئەندا لە شاری سلێمانیە ڕۆژەکانی تر خواردنی ئەتیادی بوو زمانی کۆن خەڵک ئێواران نانێ خوارد ئێواران چێژ لێندا خاصەتەن ئێوارانی جومعان ئەوەی تۆزە ئیمکانێتی هەبوایە هەفتەیەکە 2 جار یان 3 جار خواردنی باشی لێنە باقیاتەکەی تریش خواردنی ئەتیادی بوو خەڵک تقریبا بەعام دەسا نەوەتی فەقیر بووە وەختە فەقیر بوو دەسا چلی هەر زۆر فەقیر بوو ئێستا ئەمە نەخۆشینی ئاوە هەموو خەڵکە بینی قەڵەو بووە نەخۆشخانەکانە بینین ئەگەڕێتەوە سەر خەفەت کاکە ئەو نەخۆشی ئەگەڕێتەوە سەر ئەو کەسەی خەفەتی پێخوا مەشاکلی تری هەیە ئەو نەخۆشی نەگەڕێتەوە سەر خواردن چونکە گەر خواردن نەخۆشی لە دوا بێت کولی کەسێکە بێ ئەوارە هەر زەمێ لە مەطعام نانی خوارڕاکە بۆ خستەخانە ئاشتی وا هەیە ئەوە نییە وەرزشیشمان نییە ئەمە جوڵەمان زۆر وەرزش هەر باسی مەکە هەمانەیانیمانە کەمیەیەکەم وەرزشەکەن و هەیە مەجای وەرزشی نیە کاکە کابرا نانەوەیە وەرزشی چی بکات کابرایە دیواردانە وەرزشی چی بکات لەبەر ئەوە بەعام شتەکان گۆڕاوە خەتای کەسیشی دانیە چۆن ئێمە بتوانین پارێزگاری لە جەستەی خۆمان بکەین و ئەو خواردنەیش بەکار بێنی کەتون زۆر نەخۆی چەند بۆ خورا ئەوە خۆی حەزی لە چی کرد ئەوە بخۆیت نەک پێ و بخۆن بە زۆر تێگەیت
مثلا حەزم بڵین لە فاسۆلیانێ ئیلان بیخۆ نەکاکە ئەوە عمل نایە دوای ئەوە زۆر نەخۆیت دوای ئەوە محاوەلە بکەیت لە دوای نان خواردن نەنووی بڕۆی بگەڕێیت خاصەت نەن نێوەڕوان پیاسەیە بکەیت دوای ئەو دڵی خۆشکە قەیچێکە بۆی هەرە بێ خەفەت خۆیت ناو دڵتەوە خشەکە دنیایەکی خۆش و ئاساییە و هەر ڕۆژە گوجاران هەڵیەت و هەر وەکو ئێواران ئاوا ئەبێت و خوای تەبارەک وتەعالا هەر بۆ هەر ئەبێت و ڕەحمی هەر واسعە و وسع رحمته كل شيء. ئێستا هەموو نەخۆشی هەر پەیوەندیمە خواردنەوەی ئێستاوە ئەم خواردنانە ئێستا جەویش هەر گۆڕاوە و سارە زۆر بۆ دووکەڵی پێتوان نیە ئێمە وەرزشمان نەماوە جوڵەمان نەماوە جاران خەڵکیشیە کرد ئەجوڵا خواردنێکی یعنی تێری نە خوارد زیادەڕەوی نەکرد لە خواردنە ئێستا هەم زیادەڕەوی ئەکرێ خواردن زۆرە خوردرێ وەرزشی ناکرێت جوڵە نەماوە ئەوەی جاران ئینسان لەشی ساغ بوو خواردنی کیمیایی نەبوو ئەمی خواردنی سیحی بوو ئەجوڵا بەس ئێستا هەمووی دانیشتووە هیچی ناجوڵێ خواردنی چاورەخوا و شەویژە خەوێ بەسەری وایە تامی نییە خەڵک لەبەر پێویستیاتی جەستەی نانە خواردنە خواردیا خۆت هەر تەنها بۆ تام و چێژەکەیە وەکو بینین خەڵک ئێستا زۆر قەڵەو بوو ئەم قەڵەوێ زیادە ڕەویکردنیە لە خواردنەکە ئێستا کە تەندروستیش نییە ئەزانی چۆن وەکو قەڵەوەکە تۆ ناتوانین مەسەن دوو هۆکارەیە هۆکاری ئەو مەسەن ئەوەی کە ئێستا ئەوەنگە باری ئابووری باشترە ڕاستە خەڵگەڵێن باری ئابووری خراپە باری ئابوووریەکە باشترە پارێز لە زۆر شت ناکات زۆر لە خواردنەکانیش بۆتە چاولێکەری باشە بینێ سابرادرێ باسی کە دەڵێ فڵان کەسەڵە دوانزەنانم دوانزەنانم بۆ تێگوشی وتی بە چیەوە بیخۆم ئێستا لەوانەیە بە بەیانی خۆم خەستای بێتم حەزم لە شۆربا کردووە ئەمە کاچیتە ژوورە تەماشاکەی برادێکە دانیشتووە بە شەرع لەوانەیە نییە بە خۆ تا بچیت وڵی بەڵێ کاکەم وڵای عیبەمی شۆربایە بخۆم منە شۆربا بخۆم برادەرەکەم جگەرە خوا کەبابە خوا حلێوا خوا ئەمانە هەمی هۆکارە یعنی زۆر کارم شتانە بەخوای چێژ بەس لە ماڵی خۆم خواردن تامی لێ دەکەم لەبەرەوەی لە مەدەمەکان هیچی بەکەڵک نایەت خواردنەکانە لە زەدی جارانیان نەماوە جاران ئاهاتی بۆ منە خواردنی کوردیەوە خوارد هەتا ئێوارە برسین نابوو بەڵام ئێستا نانەخۆینی ڕۆگەیتەوە ماڵەوە دەبێ نام بخۆیتەوە ساڵان مریشکە لێنە مانگی جارێک لێمانە تاموتێژێکی هەبوو لەزەتیشی زیاتری هەبوو ئەوسا ینی لە منجەڵەکە کوتێ گۆشت ئەگەر حەوگە ڕێک بۆ نیە هاو ئێستا هیچ لەزەتێکی نەماوە هیچ تێژێکی نەماوە هەچ خواردنێکە خۆی تامی نیە برنجە وەکو جاران نیە فاسۆلیای وەکو جاران نیە ئەیتر گۆشتە وەکو جاران نیە مریشکەکەی هەر وەکو جاران نیە ئێستا هەمی کیمیاییە کاکە هەمووی خراپە ئەنجا بێژگە لە خواردنەکەش کاکە خەڵک ڕاضە ناکە مریشکێ بە 2 ساڵە بوو بە مریشک ئێستا بە 45 ڕۆژ دەبێ بە مریشک کە برەو خواردنی جاران تامەکەی فەرقەکەی کە هەبوو فەرقەکە ئەمە بوو. ئەوەی بینیتان ڕاوسەنجی ئەو هاوڵاتیانە بوو کە لەسەر خواردن قسەیان کرد زۆربیان باسییان لەوە کرد ئێستا خواردنەکانی ئێستا لەبەرەوەی سروشتینی زۆربەی موادی کیمیایی بەسەر ئاکرێت تا پەروەردە ئەکرێت و ئەگاتە خۆناقی پێگەیشتن خواردنێکی تەندروست نییە بۆ لاشە وەزایدەن لە ئێستاە وەرزش نەماوە خواردنەکانیش کە زۆر بوون بەهۆی ئەو موادە کیمیانەوە زیادە ڕەوی ئەکری لە خواردنەکانیان جاران خەڵک کە هۆکارەکانی گواستنەوەکو ئۆتۆمبیل کەم بوو بە پێ هاتوو چۆیە کرد هەتا لە نێوان شارەکان هەندێک لەوانەی دوانمان باسی ئەویان کرد کە بە پێ هاتوو شوێن نێوان شارەکانیان کردووە کە هاتوون بۆ دەوام لە ناو شارەکانە تا شوێنی دەوامەکە بە پێ هاتوون بە پێ ڕۆیشتونەتەوە ئەمە جۆرێک وەرزش بۆ لاشە بەڵام ئێستا لەبەرەوەی سیارە ئەوەندە زۆر بووە ماتۆڕ و پاسکیل هۆکاری گواستنەوەندە زۆر بووە جوڵەی جەستەیی نەماوە بۆیە خواردنەکەیش زۆر بە خراپی لەشە ئاتاوێتەوە کێشە بۆ لاشەمان دروست دەکات هیوادارین هەمیشە لە ساق و تەندروست بن هەمیشە خواردنی باش و
بە لەزەتی وەکو جاران بەکاربێنین. پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.